ئاڤین سڵاو لە بێم کاتت باش داواکاری بەرکەوتوانی چەکی کیمیایی چییە بۆ سەرۆکوەزیران؟ بەڵێ کۆمار دیارە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوە لەگەڵ سەرجەمتین و چوین و توێژەکانی هەرێمی کوردستان کۆبوویەوە لە بەرنمەیەکی تایبەت سەرۆکوەزیران و خەڵک چاوی بەیەکیان کەوت و داواکاری و ئەو گیەشە و گیر و گرفتانی کە لە سنوورەکانیانە هەیە البته هەموو هاوڵاتیان لە هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستان هەبن توانای بەشداریکردنیان هەبوو لەو بەرنمەیەدا و لە نزیکەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیان بینی کێشە و گیر و گرفتی خۆیانیان بۆ باس کرد. لە میانی ئەو بەرنمەیەدا سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش بەشداری لە بەرنمەکەدا کردبوو کێشە و گیر و گرفتی بەرکەوتوانی چەکی کیمیایی و بریندارانی چەکی کیمیایی و کە سوکاری شەهیدانی گەیاندا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. من قسە و باسی زیاتر لەگەڵ لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی بارانەکەم بزانم کە باسی چیان کردووە و بەڵێنی چیان پێدراوە. سڵاو لێبێت کاک لوقمان، ئێوە کێشە و گیر و گرفتان چی بوو؟ پێشتر ئێوە چۆن دەنگتانە گەیشت بە حکوومەت و ئێستا ئەو داواکاریانی کە هەتان بۆ ڕاستەوخۆ بە سەرۆکی حکوومەتتان و تۆ چی پێوتون؟ جێگەی خۆیەتی سپاسی جەنابی سەرۆکی حکوومەت بکەین بۆ ئەو دیدارەی کە لەگەڵ خەڵکی لەگەڵ چوین توێژەکانی هەرێمی کوردستان ئەنجامیدا. دیارە گەیاندنی ئەو پەیامانەی ئێمە وەکو قوربانیان لە ڕێگای ئەو دیدارەوە بوو بەڕاستی و یاداشتێکمان پێشکەش بە جەنابی سەرۆکی حکوومەت کرد و لەوێ هەندێک خاڵیشمان باس کرد. دیارە ئەهەمێتی یاداشتەکەی ئێمە بەلایەوە هەبووە، دواتریش لە ڕێگای نووسینگەی بەڕێزیانەوە وەزیری تەندروستی ڕاستپێراوە کە لەسەر گرفتەکانی بریندارانی کیمیاباران لەگەڵ کۆمەڵی قوربانیان دانیشتن کاوە ئێمە لە دوڕۆژی ڕابردوو لەگەڵ جەنابی وەزیر دانیشتین و ئەو گرفتانەی کە هەمان بوو خاڵ بە خاڵ خستمانە بەردەم جەنابی وەزیری تەندروستی و بەڕێزیشیان ڕاست پێرا بوو کە ئەو یاداشتانەی ئێمە یا ئەو خاڵانەی ئێمە کە باسمان کرد بە یاداشتێک تەقدیم بە بەڕێزیان کەین و لە ڕێگای بەڕێزیشیانەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە هیوای ئەوەی کە ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چارەسەر بکرێن. کاڵمان ئێوە کێشە و گرفتان لەگەڵ ناردنی بریندارانی چەکی کیمیایی و لەگەڵ نەخۆشخانەی کیمیاباران گەڕانەوەی منحەی کە سوکاری شەهیدانەوانی کە موچەیەکیان هەبوو ئەوانە بووە. ئێوە کێشتان لەگەڵ ناردنە دەرەوەی برینداران چی بوو؟ پێشتر لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە دەنێرانە دەرەوە ئەو برینداران. ئەو میکانیزمێک کە پێشتر ئیشی لەسەرکرا بەداخەوە سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی ئەو 53 بەرکەوتەی کە بڕیار بوو بەڕێ بکرێن هێشتا حوتیان بەڕێ نەکراون. ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە ئەو بەرکەوتوانەی کە ڕەوانە ئەکرێن بەبێ ئەوەی وەفدێک یاوەریان بێ لە هەرێمی کوردستانەوە بۆ وڵاتی ئێران و لە هەمان کاتیش ئەم بەرکەوتوانە کە نەشتەرگەری چاویان بۆ کرێ زەرعی قەرەنیان بۆ کرێت دەبێت چاودێری چڕ بکرێن و لە کات و پێویستی خۆی بگەڕن و بۆ لای دکتۆرەکان. بەڵام ئەمانەی کە ئەم چوار نەشتەرگەریە کە کرا بەداخەوە لەبەرەوەی کە لە کاتی خۆیان نەڕۆشتنەوە لە کاتی خۆی لەو کاتێک کە پێویست بوو دکتۆرەکان نیان بینینەوە بودجێ دیاری نەکراوە تەنها بۆ یەک جار بودجەکە دیاری کرابوو. ئەوەش لە دەرەنجامی ئەو دەرخستەیە بوو کە بەداخەوە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە کرابوو کە ئەو دەرخستەیە ئێمە ئەندام بوو لەو لیژنەیە بەبێ ئاگاداری ئێمە ئەو دەرخستەیە ڕەفع کرابوو. دواتریش دەرەنجامەکەمان بینی بەداخەوە چوار نەشتەرگەری کرا هەر چوار چاوەکەیان لەدەستدا. ئێمە داوامان کردووە کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چاودێری ئەم کەیسە بکە بەهۆی ئەوەی کە ئەم کەیسە پێویستەکە ئیدامەی هەبێ بریندارەکان لە کاتی خۆیان بڕۆنەوە. ئەگەر هەموو کاتێک کتاب بکرێ بۆ وەزارەت بۆ ئەنجومەنی وەزیران ئەمە کاتێکی زۆری ئەوێ و بریندارەکان ئەو نەتیجەی کە وەریەگرنەوە توان بڵێم سەرکەوتوو نابن و لە هەمان کاتیش گرفتەکانی ئێمە پێدانەوەی ئەو منحە بوو کە ڕاگیراوە بەداخەوە بەهۆی چاکسازیەوە منحەی بەرکەوتوەکان ڕاگیرا. یەکێک لە خاڵەکانمان ئەوە بوو کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن پیاچوونەوەیان کرد بە بڕیارەکە بۆ زیندانیانی سیاسی بە هەمان شێوە بۆ بریندارانی کیمیابارانی چونکە بەڕاستی ئەمانە پێویستیان بە چارەسەری بەردەوام هەیە و ناکرێت کەسێک 220,000 موچەی خاننشینی هەبێ تۆ ئەژماریکە بەوەی کە موچەی هەیە نابێ منحەکەی پێ بدرێ. بۆیە داواکارین جەنابی سەرۆکی حکوومەت وەک خەمخۆرێکی قوربانیانی کیمیاباران پیاچوونەوە بکبەوە و دواتریش ئێمە داواکاریەکانمان زۆر بوون بە تایبەتی مەسلەی زەوی یەکشەهیدەکان مەسلەی گێڕانەوەی منحەکان مەسلەی تاقانەکانی کیمیاباران مەسلەی کێسی منداڵبوون بووکان. ئەمانە هیوادارین هەموو وەزارەتێک چۆن وەزارەتی تەندروستی لەگەڵ ئێمە دانیشت وەزارەتەکانی تریش بە هەمان شێوە بۆ یەک گرفتەکان لە ڕێگای وەزارەتەکان و گاتە ئەنجومەنی وەزیران.
عبدولقادر سپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ کۆمار دیارێکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاداشتێکە لەلایەن کۆمەڵی قوربانیانی کیمیابارانەوە پێی دراوە زۆر گرنگ بووە بەلایەوە و بە زووترین کات وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاستپاردووە لە کێشە و گیرروگرفتی بەرکەوتوانی چەکی کیمیایی و برینداران و نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتووە بکۆڵێتەوە بە زووترین کات ئەوانەی پێویستیان بە دەرەوەی وڵاتە سەردانی دەرەوەی وڵات کرد و ئەوانەشی لە ناوخۆی هەرێمی کوردستانە چارەسەریان بۆ کرێت چارەسەریان بۆ بکرێت و ئەوانی دیکەش کە پێشتر لەسەر گیرفانی خۆیان و باوتێکی خۆیان ڕۆشتونەتە دەرەوە گلێنی چاویان بۆ چێنراوە پارەکانیان بۆ بگەڕێنرێتەوە.